من بەرەنجامی ڕوئیای سیاسی هێزە سیاسیەکانی کوردستانە. پارتی ڕوئیای سیاسی بۆ ڕایگشتی و بۆ دنیا و بۆ ناوچەکە ئاشکرا کردووە کە پێداگری لەسەر ڕیفراندۆم و سربەخۆیی کوردستان و دروستکردنی کیانی دەوڵەتی کوردیەکە. خەڵک بۆ دژێنێکەوەتە خەڵک نییە، ڕەنگە دەستێکی ئەجنەبی هاتۆتە، دەستێکی دەرەکی هاتۆتە ناو حرەکەی ئەترازی خەڵکەوە، سوار شەپۆلی ناڕەزایەتیەکانی خەڵک بووە. من باسم کرد شەرعێتە دەین بە داواکاری خەڵک حەقی خۆیەتی داوای موچە و ژیان و گوزەران لە حکوومەتێ بکە کە 100 ساڵە خەباتی بووەکە و خۆشی بە دەنگ و ئیرادەی خۆی پێچیەناوە. بەڵام مەترسیەکە ئەوەیە کە هەندێ نەغمەی سیاسی تێکەڵ بە شەپۆلی ناڕەزایەتیەکانی خەڵک بووە و ئیتیجاهی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی خەڵک ئەگۆڕێ بۆ ئیستێهدافی پارتی کە دیارە پارتی لێرە زەریبەی ئەو پرۆژە نەتەوەیی ئەیدا کە ئێستا لە بەردەم ڕایگشتی و لە بەردەم دنیادا مەطرحە. تۆ ئەگەر ورتر دیقەت بین لە پێشترا هەندێ سیاسی ماکیاڤیلیستی سەر ساحەی سیاسی کوردستان باسییان لە بە عێراقیکردنی سیستەمی حکمڕانیە کرد لە کوردستانە. ئێستا دەرکەوت ئەیانەوێ ژینگەی سیاسی کوردستان نەسیجی کۆمەڵایەتی کوردستان هاوشێوەی عێراق بکەن. ئەمە بێجگەل لەوەی لە تاریخا خەجاڵەتمەندی ئەمێنێتەوە بۆ ئەو کەسانە شتێکی ترشین ناکات. دابەشکردنی نەسیجی کۆمەڵایەتی کوردستان بە عێراقیکردنی ژینگەی سیاسی کوردستان ئەو مەترسیەیە کە ڕەنگە بوعدەکانی لە دابەشکردنی جوگرافیای کوردستان و بەزۆرکردنی کوردستانی یەکگرتووە ببینرێتەوە. باش.